سڵاتان لەبێت تۆ بکاتەسان باش ئێستا من لە سەرکردی لە باشانم دیارە لێرەدا هاوڵاتێکی زۆر سەردانی ئێرەیان کردەوە بەستی ئەوەی کە بچنە سەرەوە بۆ گۆیژەوە بۆ ئەزمەر تاوەکو بتوانین وێنەی یادگاری لە وێزار بگرن هەڵبەت لە دوێنێ ئێوارەوە بەفربارین دەستی پێکردووە لە ناو پارێزگای سلێمانیدا و تاوەکو ئێستش پرۆژەی بەفربارین بەردەوامی هەیە هەڵبەت پلەکانی گەرمە بە شێوەیەکی زۆر دابەزیوە ئەوەی کە لە ئێستادا هەیە سەرماوسۆڵەیەکی زۆرە و هاوڵاتیان هاتوونەتە ئێرە بۆ ئەوەی شەڕتۆپەڵ بکردەکەن نزیک ببمەوە لێیان بتوانن قسم بۆ بکەن دیارە لە ئێستادا منداڵانە شەڕتۆپەڵەکەن ئەمێت قسەیان لەگەڵ بکەم بزانم سەرمایان نییە و هاتوونەتە ئێرە چۆنن؟ ئەدی وەرە قسەم بۆ بکە سەرماد نییەوە بە فرەگریتە هاوڕێدن بەڕۆڵە بۆچی بە فریتەیەگری سەرمای نابێت؟ سەرماد نییە ئێستا؟ ئەی بۆچی دەستکێشم لە دەست لای بیرم چوو بیرچوو؟ ئەمڕۆ قوتابخانەت نەبووایە؟ باشە حەز دەکرد قوتابخانەت هەبێ بچی لەوێ لەگەڵ هاوڕەکانە شەڕتۆپەڵ بکەی؟ بەڵێ تاقیکردنەوەکانت تەواو بوو؟ باشە سپاس ئەدی بچکۆل سێرم کە چۆنی سەرماد نییە وا یاریەکەی چۆنی ئەو براتە سەرمای نابێ قسەتەنا ئەو بەفرەوە ئەتۆ سەرمات نییە سەرماتە باشە شەڕتۆپەڵت لەگەڵ برا قوتەکانت سەرماتەوە باشە یاری بکەمە خۆت بەڵێ دیارە لە ئێستادا خەڵکێکی زۆر سەردانی ئێرەیان کردووە دەیانەوێت دیمەنی بەفربارین ببینن سڵاتان لێبێ ئەگەر قسەم بۆ بکەن چۆنی؟ شەڕتۆپەڵ ئەمڕۆ قوتابخانەت والله تأجيل لكن باشە لەناو پارێزگای سلێمانی دادەنیشیان لە دەروی پارێزگای سلێمانی نعم باشە ئەم دیمەنی ئێرەت پێ چۆنە؟ خۆشە چەند دەبێت تۆ بفرد نەبینیەوە لەناو پارێزگای سلێمانی والله هي وازم صالحة باشە یاریەکەت بکە دیارە لە ئێستادا بەفربارین بەرداوامی هەیە ئەمە لێسادا هاوڵاتیەکی زۆر دەیانەوێت لەسەر پردی دەباشانەوە بڕۆن تاوەکو بتوانن دیمەنی بەفربارینەوە بەفرێکە لە دوێنێ ئێوارەوە بەرداوامی هەیە و دەبارێت تا ئێستاشکە پرۆژەی بەفربارین بەرداوامی هەیە دەیانەوێت بڕۆن و وێنەی یادگاری لە ناو بەفردا بگرن دیارە لە بەشێکی زۆر لە ناوچەکانی سووری پارێزگای سلێمانی لە قەزای پێنجوێن وە لە سێ سادق و بەشێکی زۆر لە ناوچەکان لە شارباژێ ڕێژ بە هەمان شێوە پرۆسەی خوێندن و داوامی فەرمی لە تەواویدا و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگیراوە بەهۆی بەفربارینەوە خاتون سڵاوت لێبێ ئەگەر قسەم بۆ بکەیت چۆنی بۆچی هاتیت بۆ ئێرە؟ وەڵی بڵێن چۆن ڕاستەخۆ بۆ ئێرە نەبوو با بچمەوە بە ئاسایش خۆم پارێزە بم ئیتەیشێکی هەڵکە هاتمە ئێرە بۆم خۆم بۆ نەگیرە تم با تۆزێک بەمەنەوە بەفرێت چۆن دەبێت بەفربارینت نەبینیەوە لەناو پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ بیرمان کە ئێمە لە توانێکی زۆر دڵناوەیە بووین بەفرباریوە ینی ئێستا قەداوە بەفرێک لە ناو شارڕا هەبێت پێویست ناکات دوورکەوینەوە بچین ناو شار بۆی زۆر دەمێک چەند ساڵێکی زۆر زۆرە هەموو خەڵک زۆر دڵخۆشە دیمەنەکەت پێ چۆنە؟ ینی هەستایت لە خۆت کەسێکەوەی پارێزگای سلێمانی ڵاوێکی تایبەتیم هەیە خۆشەویستی زۆر زۆرم هەیە بۆ بەفر ئەو دیمەنە دڵفرێنە هەیە کە ئاوا هەموو شارەکە سپی بووە
بزاکارم داوام نەبێت سەرمات نییە ناوکو سەرماکە باشە بەڵام بەجددی بۆ ڕێگەبان زۆر ئیزدیحامە زۆر قورسایی بۆ خەڵکەکە هەیە چونکە کێشەی لێ ئەکەوێتەوە هەر حاڵی حەزخۆم بەین تا گەیشتمە دایرە چەند دامێک چەند حادیسەیەک ڕوویاوە ئیتەرگە هەموو دام دەستگایەک و خوێندنگەکان ڕاگیرە زۆر باشترە بۆی خەڵکەکەش پلان چێژ لەوتەوە خۆشەوەرگری ڕاستە هەڵبەڕێزی زۆر سپاس بەڵێ دیارە ئێستا بەفرێکی زۆر پارێزگای سلێمانی باریوە دیارە سڵاتان لێبێ باشە بۆچی هاتوونەتە ئێرە؟ وڵی بۆ خۆشی هاتوین بەڵێ دیارە هەڵبەت ماوەیەکی زۆر دەبێت لە ناو پارێزگای سلێمانی بەفر نەباریەوە تۆ بیرت دێکەی بوو بەفرباری؟ وڵی بزەبت بیرم نایە ساڵێک بوو بەڵام دەمێکە بەفمان نەبینی ئێستا ئەمان خۆشحاڵی کەم ئەبینینە بەفرباریوە زۆر زۆر خۆشحاڵ سەرمات نییە هاتوو وڵای تەبیعین جاری بز نازانمەگە بڕۆنا بەفرەکە ناوەڵای ئێستا دابەزینەکەمارەوەڵا دەوێت لەو هاڵاتیانی دیکە بزانم سەرمایە نییە هاتوونەتە ئێرەوە دەبینم لێرەدا شەرە بەفرینەیان دروست کردووە دەبێت لایەن نزیک ببمەوە بزانم سڵاتان لێبێ ئەوە چیتان دروست کردووە؟ وەڵا لە شێرە بەفری ناچێ بەس بۆچی گوێچکەوتە ئەخە جارە نابێ قسە بکە نابێ قسە بکە جارێ باشە سەرماتان نییە نەوەڵا سەربامان نییە ئەم دیمەنەی ئێرەت پێ چۆنە؟ وڵا زۆر خۆشە سلێمانی نازانم یعنی زۆر جوانتر بووە لە ڕۆژەکانی پێشووتەوان کە بەفرەبارێ جێی شتاوەتیە وانە هەستێکی خۆشە بۆ دروستە بێ و بەخێرات نیوە شەکەن بۆ شوێنە خۆشە خسواس دەکەن لێسادا دیارە پلەکانی گەرمادا بەزیەوە و پلەکانی سەرما بەرز بۆسەوە تۆ تا چەند پێت باشە هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێنەوە نێنە دەرەوە تەوان ئەو شوێنانی کە تۆزێ سەختن و بۆ سیارە ڕێگەی هاتوچۆ خراپە هەتا خۆت لی بە دوور بگری کەمە بەڵام ئێستا بوون ئێرە هەم نزیکی جادەی شەستیە و هاتوچۆ زۆر بۆی ئاسانە و ئەگەر بژی تووشی ینی خانەخواتەی زۆر ڕووداوێکی لە ناکا و ئەوانە نابی شەڵا بۆ ئەم شوێنانە قەینا بەڵام بۆ شوێنە سەختەکان بەڕاستی هەتا خۆت دی بە دوور بگری کەمە نادرم انگریزی داره انگریزی تو آره سیم بولاد شو ایو اخلا برکسیری کاتنا جونی ما نه دی داره شان دی داره سلیمانی زور مسا والله
باشە